سڵاوتان لێبێت بەرنامە بە دوواداچوونی ئەم جارەمان بۆ سپیکردنەوەی پارەی لە هەرێمی کوردستان و عێراق دەمانەیە بزانین ئایا لە هەرێمی کوردستان و دواتر عێراق پارە سپی دەکرێتەوە ئەگەر سپی دەکرێتەوە کێ سپی دەکاتەوە ئەگەر لە ماوەی ڕابردوودا سپی کراوەتەوە مەزەندەی و پارەیە بە چەند دەخەڵێنرێت بۆ ئەم بابەتە میوانداری کەسانی شارەزا لە بوارەکەدا دەکەین و وەڵامی پێویست بۆ ئێوە وەردەگرینەوە بۆ دەشمانەیە بزانین ئایا سپیکردنەوەی پارە چ زیانێک لە خەڵک و لە هەرێمی کوردستان دەدات و ئەو ڕێگە چارانە چینکە گیراونەتە بەر بۆ ئەوەی بەر بەو هەوڵە بگیرێت و ئەو کەسانە کێن کە لە پشت ئەو کارەوە لەگەڵماندا بن و بینەری ئەم بەرنامەیە بن. سپیکردنەوەی پارە بریتە لە کردداری بە یاساییکردنی پارەیەکی نایاسایی کە لە ئەنجامی مامەڵەیەکی نایاساییەوە پەیدا دەبێت. سەرهەڵدانی دەستەواژەی سپیکردنەوەی پارە بۆ سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. کاتێک ناودارترین مافیای ئەمریکایی بەڕەچەڵک ئیتالی بە ناوی ئەلکابۆنی دایهێنا و بە باوکی ڕۆحی ئەو کارە ناوبرا. کاتێک بۆ سپیکردنەوە پارە نامەشروعەکانی کە لە ڕێگەی قومارخانە و بازرگانی مەیەوە دەستی دەکەوت پەنای بۆ سپیکردنەوەی پارەکانی دەبرد. ئەلکابۆنی بۆ ئەوەی سەرچاوی داهاتەکەی لە دەوڵەت بشارێتەوە پەنای بردە بەردانانی ناوەندێکی شوشتنی جلوبەرگ بە شێوەیەک ئەگەر داهاتی مانگانی $10,000 بواە ئەوە $100,000 هەژمار دەکردو لەم ڕێگەیەوە $90,000 پارەی نایاسایی سپی دەکردەوە. یەکێک لەو ڕێگە باوانەی لە ئێستادا پارەی نایاسایی پێسپی دەکرێتەوە هاوردەکردن یاخود فرۆشتنی کەرەستەیەکە بە نرخێکی خەیاڵی و دوور لە نرخە ئاسایەکەی خۆی بە چەشنێک ئەگەر بازرگانێک دەبڕادی ئەو لا وڵاتێکەوە هاوردە بکات و نرخی هەرێکێکیان بە $3,000 دیاری بکەین بە پاپشتی کەسانی دەستڕۆیشت و ژمارەکە بۆ 100 بەڕاد و نرخی هەردانێکیشیان بۆ $5,000 بەرز دەکاتەوە. بەم ڕێگایە پارە نایاسایەکانی کە دەگونجێت لە ڕێگەی قاچاقچێتی یاخود بازرگانی بە مرۆڤ یان بازرگانی بە ئەندامەکانی جەستەی یا کەرەستەی شوێنەواری بازرگانی بە ئافرەت و مەیەوە دەستکەوت بێت سپی دەکاتەوە. لە سەرەتای بەرنامەکە پێمان خۆشە زیاتر ڕۆبچین لە ناساندنی دەستەواژەی سپیکردنەوەی پارە یاخود سپیکردنەوەی دراو یاخود شوشتنەوەی دراو لە جیهاندا بە شێوەیەکی گشتی کە لای ئێوەی بینەر و لای ئێمەش تەواو ڕوون بێت کە بزانین سپیکردنەوەی پارە چییەوە چۆن دەکرێت وە بەچی مامەڵەیەک دەڵێن سپیکردنەوەی پارە بۆ ئەو مەبەستە میوانداری زۆر بەڕێز سپۆڕی بواری ئابووریمان لە شاری سلێمانی کردەوە هاتوینەتە خزمەتی لە ماڵەکەی خۆی. سپاس بۆ میوانداری دکتۆری بەڕێز پێمان خۆشە نوچەناسەڵی خۆت و دواتریش زانست بۆ سپیکردنەوەی پارە چییە؟ ئێمە چۆن سپیکردنەوەی پارە بناسی؟ زۆر سپاسەکەم بە ناوی خۆی بەخشندەی مهرەبان خۆی وەکەوەی کە بەڕێستان فەرمووتان سپیکردنەوەی پارە یاخود شۆردنەوەی پارە بریتە لەوەی کە دیارە ئەم پارەیە پاک نییە یان ڕەشە پێویستەکە سپی بکرێتەوە یاخود پاک بکرێتەوە مانای ئەوەیە لە سەرەتاوە هەر لە پێناسەکە یاخود لە خودی دەستەواژەکە بۆ من دەرەکەوێت کە ئەم پارەیە ئەسڵ و ئەساسەکەی ڕاست و دروست نییە بۆیە پێویستی بەوەی کە سپی بکرێتەوە خود بشۆرێت ئەو پیسیەکە لە سەر پارەکە هەیە هەوڵ بدرێت پاک بکرێتەوە اینجا واتە لێرە بریتە لە چی ئەگەر بمانەوێ پێناسی بکەین بریتە لەوەی کە ئێمە ئەو پارەیەکە ئەو یاخود ئەو کەسێک کە پارەکەی دەستەکەوێت لە ڕێگەیەکی ناشەرعی نایاسایی ئەوێ بیخەتەنە و بوارێکی شەرعی و یاسایی بۆ ئەوەی دەربکەوێت کە ئەسڵ و ئەساسی ئەم پارەیە بۆ ئەو کەسە پارێکی ئاساییە بەنمونە ئێستا ئەبینی جەنابەت لە شوێنان مزگەوتی پێ دروست ئەکرێ سوپەرمارکتی پێ دروست ئەکرێ لەوانەیە مجەممای سەکەنی پێ دروست بکرێ خود کۆمەڵک پێ دروست ئەکرێ شتێکی ئاساییە شەرعیە یاساییە قانونیە ئاساییە لای خەڵکە ئەبینن ئەو بڕەپارێکە خەرج ئەکرێ لەو پرۆژەکە ئاساییە وحدەی سەکەنیە بنمونە مۆڵە سوپەرمارکتەوە کۆمەڵک شتی تر کە ئاساییە لە ژیانی ڕۆژانەی خۆمان بازرگانی ئەکرێت و شت ئەفرۆشتێت و شت ئەکردرێت ئەو واجی هەیە ئەو شێوازە لاینەکە دەرخستنی ئەو پرۆژەیە بەو شێوازە ئاساییەوە دەرێخە کە پارەکە کێشەی نیە بەڵام خۆی لە ئەساسەوە لە کوێاتوە کێشەکە لەوەیە اینجا لێرە ئەم هەوڵدانە بۆ ئەم سپیکردنەوەی شۆردنەوەی پارەکە ئایا سەرکەوتن بەدەست ئێنە یاخود سەرەکەوێ یانە ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتداری پەیوەندیدار لە حکوومەت لەو وڵاتە تا چەند ئەتوانێت ئەو کەسانە ئەم پرۆسەیە کۆنتترۆل بکات و ئەو کەسانە بگرێ بخرێنە زیندانی لەبەر ئەوەی ئەمە بابەت ئەگەر باسی عێراق بکەین بنمونە لە 2004 یاسایکی تابێتەوە بزەم ژمارە 93 بوو تایبەت بە
قەدەغەکردنی شۆردنەوەی پارە مکافحەت غەسیل الأموال و ئەوەی تایبەت بێبانی ئیرهاب و ئەوانە و ئەو یاسایە سنووری داناوە بۆ شتێکی وا قەدەغەی کردووە و سزاش هەیە لەسەر پرۆسەیەکی وا ئەگەر ئەنجام بدرێت بۆیە لە عێراق و لە وڵاتانیش ئەم بابەتە قەدەغە کراوە بەڵام لە عێراق و لە وڵاتانەی کە سیستەمی بانقی پێش ئەوەی کە پەخش بێ بەرنامەکەمان باسم کرد لەگەڵ بەڕێستانەکە جەنابشتان ئاماژەتان پەوەدا سیستەمی بانقی کە لاواز بوو کۆنتترۆل نەکرا ئەوەی کە لە عێراقەیە فعلەن شەفافیت بەکار ناهێنرێت بەناو سەکۆی ئلکترۆنی هەیە بۆ نردنی پارە و خستنە ڕووی پارە و بابەتەنان بەڵام حقیقەتەن وانە ئێستش ئەگەر مەجال بۆ هەندێک شتە خەمە ڕوو بۆ ئێوەی بەڕێزکە بۆ من دەرەکەوێکە ئەو ڕاستی و دروستیەکە هەیە وانە سەکۆی ئلکترۆنیەکە تەنها ناوێت کە ڕاست پاراخرێتە ڕوو بەڵام حقیقەتەن وا ناگوزارێ ئەوە ڕاست نییە بۆیە لاوازی بانقەکە والیەکە کە خەڵک پەنا ببە بۆ خودی پارەکە پاری وەرەقی کە بەکاری هێنرا بەکارهێنانی پارەی وەرەقی وایلیەکە کە شۆردنەوەی پارە ئاسایی بێ خود سپیکردنەوەی پارە ئاسایی بێ یاخود ئەگەر سیستەمی بانقێکی لاوازمان هەبوو کۆنتترۆل نەکراو بوو ئەوە شوالێکە دیسانجارێکی تر ئەم بابەتە زۆر زاڵ ببێ بەسەر بواری درا و دارایی لە وڵاتە کاکسۆران لە بەشیەکەمی بەرنامەکە بەڕێز دکتۆر خەلیل ماوت کە پێناسەیەکی یاخود ناسانیەکمان بۆ سپیکردنەوەی پارە بۆکە بەڵام لە جەناب دەپرسین لە هەرێمی کوردستان و عێراق چۆن پارە سپیکرێتەوە بە چەند میکانیزم طبعا سپیکردنەوەی پارە واتە پارەیەک هەیە نامەشروعە تۆ خاوەنی نیت بە ڕێگایەکی حرام و نامەشروع دەست کەوتووە ئەتەوێ بیکەی بە هی خۆت تۆ بی بە خاوەنی و بتانی مامەڵی پێوە بکەی بتانی جوڵەی پێ بکەی بتانی سنووری وڵاتەکانی پێ ببڕی بتانی داخلی بانقیکەی ئەمە چۆنەکرێ طبعا بەداخەوە کەم بانک لە عێراقا توانم بڵێم دەگمەنەیان نییە و بانخانەی تێوە نەگلابێ لەما من بۆ خۆم سکاڵام لەسەر 43 بانک لە عێراق لەسەر سپیکردنەوەی پارەداوە بە دەستەی نەزای عێراق ئەم پرۆسە چۆن کراوە ئەم پرۆسەیە پارەیەکی گەندەڵی زۆر لە هەرێم و عێراق هی بەرپرسانە هی دزی و گەندەڵیە هی ڕەشوە و بەرتیلە مەبالغی گەورن بۆی بیبەنە دەرەوەی وڵات و بۆ ئەوەی کە بتوانن ئەمە بکەن چونکە لە ڕێی کاشەوە هەندێک جار بە فڕۆکەخانەوە ئانا بە جامتا پارە براوە بەڵام ئەمە سوودی لێ نابینێەوەی کە ئەماکە ئەتوانێت لە فڕۆکەخانەیەک بیباتە فڕۆکەخانەیەکی تر ئەگەر نەگیرێ لەویش کار ئاسانی بۆ بکرێ بەڵام لە ڕێی بانقەوە پارە سپیەکرێتەوە بەواتایەکی دیکە سپیکردنەوەی پارە واتە هێنانە ژوورەوە یاخود برنەدەرەوەی پارەیەکی نایاسایی لە وڵات لە ڕێگایەکی شەرعی و یاساییەوە بەشێک لە گروپ و ڕێکخراوە جیهانیەکانی بواری بازرگانی بە مادەی هۆشبەر لە ڕێگەی دروستکردنی ڕێکخراوی خێرخوازی فەیکەوە هەوڵ بۆ سپیکردنەوەی پارەکانیان دەدەن بە شێوەیەک $100,000 بە ڕێکخراوەکە دەدەن ئەوانیش لا بەرامبەردا پسوڵە بە بەهای $1,000,000 ئامادە دەکەن و وانیشان دەدەن ئەم پارانەیان بە خەڵکە هەژار و کەم دەرامەتەکان داوە و لەو ڕێگەیەشەوە پارە نایاسایەکانیان سپی دەکەنەوە دوای ئەوەی بەڕێز دکتۆر حەیدەر شارزای بواری ئابووری وە پسپۆڕی ئابووری بۆی باس کردین کە سپیکردنەوەی پارە چییە و چۆن دەکرێت پێمان خۆش بوو پێمان باش بوو سەرێک لە بازاڕی دۆلارەکەی شاری سلێمانی بیت کە بزانین ئایا ئەم مامەڵەیە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی و بازاڕی دۆلارەکەی سلێمانیدا هەیە یاخود نەخێ بۆ مەبەستە هاتوونێتە لای بەڕێز کاک ئیسماعیل شارەزای بواری دراو و خاوەنی نووسینگە و لە مەجارەکەدا ماوەیەکی زۆرە سەودایەکی هەیە کاک ئیسماعیل ئایا سپیکردنەوەی پارە لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا هەیە ئەم سیستەمی ئەلکترۆنیە کە حکوومەتی عێراقی و بانکی مەرکەزی عێراقی و بانکی فیدراڵی ئەمریکا لەسەر ڕێکەوتن ڕێگریەکی باشی کرد لە سپیکردنەوەی پارە و دۆلاری کاش کەمتر کەوتە بازاڕەکانەوە و کەمتر سپیکرایەوە بەڵام لە حاڵەتێکە لە ناو سیستەمەکەیشا ئەویش بەشی خۆی سپیکردنەوەی
دۆلار هەیە چونکی بە ڕێژەی لە 100 ناگیرێت ئەتوانین بڵێن بە ڕێژەیەکی کەم هەیە کاتێک تۆ فاتۆرەیەکی تەسویر و بێبنەما دەنێریتە دەرەوەی وڵات بە سیستەمەکە تێپەڕێ ئەمە ئەگەیەتە ئەو جێگەی کە وای دانین کۆمپانیایەکە شەریکاتێکە کە هیچ کاڵایەکت لێ نەکڕیوە ئەمە جۆرێکە لە سپیکردنەوەی پارە یا بە جۆرێکی تر دەتوانین بڵێن سپیکردنەوەکە تۆ کاڵایەکت کڕیوە ئەم موبایلت کڕیوە لە وڵاتێکی وەکو سین پارەیەکت بۆ نردووە بەڵام لە هەمان کاتە لە 2-3 بانقی ترەوە بە هەمان فاتۆرە و بە هەمان مەبلەغ پارەکەت نردووە ئەمەی جۆرێکە لە سپیکردنەوە یا سپیکردنەوەیەکی تر تۆ ئەم کاڵایەت کڕیوە بای ملیۆنێ دۆلارە لە هەمان کاتە تۆ بای فاتۆرەی 2 ملیۆن 3 ملیۆن دۆلارت بۆ نردووە ئەمەی جۆرێکە لە سپیکردنەوە ئەوە ئەم کارانەکەن کێن کەسانی دەسڕۆیشتونی نا پەیوەندی بە کەسانی دەستڕۆشتووە نییە بازرگانەکان ئەوانەی کە لە سیستەمی بانقیا شارەزان ئەوانەی کە حواڵاتەکەن خۆ ئەم سپیکردنەوە ئەم سیستەمە لە سیستەمی سیوفت ئێستا کە عێراق لە دوای یەک لە ئێستادا داخلی ئەم سیستەمە بووە سیستەمەکەیش کارایە سیستەمی سیوفتە بانکەکان خۆیان ڕاستەوخۆ حواڵەکانی هاوڵاتیان و بازرگانان و شەریکات ئەنێرنە دەرەوەی وڵات ئەم سیستەمە لە تورکیاشیشی پێکرێ ئەم سیستەمە لە دوبەشیشی پێکرێ بەڵام ئەتوانین بڵین لە 100 بەلای کەمەوە بەسەر هەموو بانکەکانە ئەم پارەسپیکردنەوە تێپەڕێت و بەسەریانە تێپەڕێت. بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە سپیکردنەوەی پارە لە بازاڕی دۆلارەکەی شاری سلێمانی دەمێنمەوە و بۆ ئەمە بەستەش بوومەتە میوانی بەڕێز کارجەبار و تەبێژی باڵای دراوەکە دەمەوێت لەگەڵ بەڕێزیانە گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە پێ بزانین تا چەند ئەم سپیکردنەوەی پارە هەیە و چۆن دەکرێت. دووبار سپاس کاک جەبار بۆ ئەم دەرفەتە سپیکردنەوەی پارە لە بازاڕەکەدا هەیە؟ نەخێر ئەوەی کە ئەو قسانی بازەکرێت لەسەر ئاسی بازارەکانی دراو سپیکردنەوەی پارە ئەکرێت هیچ بنەمایەکی نییە چونکە لەبەرەوەی قەبارەی مامەڵەکان لە بازارەکانی ئاڵوگۆڕی دراو قەبارەکەی کەمە بە بەراو لەگەڵ ئەو قەبارە سەرمای زۆری کە لە بانکەکانە تەداولی پێوە کرێت لەبەرەوە لەسەر ئاسی بازارەکان تەنها و تەنها زیاتر تەداولات تا ئاڵوگۆڕە گۆڕینی درەوە بە دراوێکی تر تەنها و تەناوەیە هەندێک جاری بڵێن حواڵەی وردا بۆ ناوخۆی شارەکان ئەکرێت دەژین ئەو سپیکردنەوەی پارە لەسەر ئەساسی موسسە گەورەکانەوەی کە خاوەنی سەرمایی زۆرن ئەکرێت سپیکردنەوەی پارە هەبێت تەمان ئەگەر بچینە ناو دیتێل و بڵێن تەفاسیلی شەوازی حواڵەی خارجی ئایا سپیکردنەوەی پارە هەیە یان نییە ئەبێ ئێمە کۆمەڵێ تەفاسیل هەیە بیزانین تەمان حکوومەتی عێراقی و بانکی مرکزی پێش مانگی 11 2022 شتێکی نەبوو بەناوی سیستەمی بانقیەوە بە پێی ستانداردە نێودەوڵەتەکان بە پێی هەموو مەعایرە نێودەوڵەتەکان شتێک نەبوو بەناوی سیستەمی بانقی بانک زۆر هەبوو 74 بانک هەیە ئێستا بەڵام بە پێی مەعایرە نێودەوڵەتەکانەوەی کە پەیوەستە بە حواڵەی خارجی و بەستنەوەی بانکەکان بە بانکە نێوەنگیرەکان و بە سیوفتی جیهانی و نەبوو شتێکی وان نەبوو ئەکسەرێتی مامەڵەکان زیاتر فیزیکی و دەساودەست بوون تۆ لە بانکی مرکزی لە پەنجەرەی مەزادی دۆلار دیناری ئیداع کرد دۆلارە بەدەزێنا ئیتر سەرچاوەی بڵێن بردنە دەرەوەی ئەم پارێ دیار نەبوو باشە و سەرچاوی بەدەستێنانی دۆلارەکە دیار بوو کە بانکی مرکزی بوو بەڵام سەرچاوەی تەداولەکە دیار نەبوو لە داهاتوان پارێکی لێ بەڵام دیارە دوای بڵێن مانگی 11 2022 لایەنی پەیوەندیدار و لایەن ئەمریکەکان و وەزارەتی گەنجینی ئەمریکا داوای لە عێراق کە پێویستە ڕیفۆرم لە سیستەمی بانقیا بکرێت وەکو هەموو وڵاتی پێشکەوتوەکانی دنیا تەبەنی سیستەمی دارایی نەختینەی عێراق بکرێەوە بەستنەوەی بانکەکان بە سیوفتی جیهانیەوە دیارە ئەو کاتەش بۆ عێراق زوو بوو بانکەکان ڕەبتیان نەبوو بە بانکە نێوەنگیرەکانی دەرەوەی عێراق و بە سیوفتی جیهانیەوە ناچەر پلاتفۆرمەکان دامەزران باشە مەنەسەیەکی ئەلکترۆنی هەموو کەسێک وەکو بازرگان کە کاتێک ئەویست حواڵی خارجی دەبەدەستبێنێت داخلی ئەم سیستەمە ئابوو داخلی ئەم سیستەمە بوو لێەوە چاودێری ئەکرات کە دیناری داعکر و لێوە تەحویلێ کرد بۆ جیهەتی مستەفید دیارە لەم حاڵتانەشە بە زۆرێک لە جۆرەکان گەندەڵی هەبووە باشە بەڵام ئەتوانین بڵێین هەنگاوی باشی بڕی واتە عێراق و بە تایبەتی بانکی مرکزی لە قۆناغێەوە کە پێینە قۆناغێکی نوێ ئەتوانین بڵێن تەحولاتێکی زۆر ئیجابی بوو لە کاتێکە 2 ساڵ پێش ئێستا هیچ کەسێک یان بانکەکانیش ناتوانین حاڵی خارجی بکەن باشە بە پێی سیستەمی دارایی جیهانی بەڵام ئەمەش هەنگاوی باشی بوو بەڵام بە زۆرێک لە زۆرەکان هەر هەندێک هینیتیا بۆ گەنداڵی تا بچونکە 132 سزا بەسەر بەشێک لە بانکەکانە سەپێنراوە
24 بانک سزادران لە لیسی پێدانی دۆلار دوور خرانەوە ئەوە پێمانەڵە کە دیارە لەسەر ئاسی بانکان لە پێشووترا گەندەڵی هەبووە برنە دەروی دۆلار بە قاچاق هەبووە وەک بڵێ بە جۆرە لە جوان دۆلار لە بە قاچاق براوەتە دەرەوە بەڵام ئەمە نەسا تا سیویەکی 12 ساڵی 2024 واتە تقریبا 6 ڕۆژ پێش دەستا سیستەمی مەناسە ئەلکترۆنیش کۆتای پیاوە لە کۆی پرۆسەی بڵێن تحولاتی داراییدا لە عێراق هاتوۆتە دەرو ئێستا سیستەمێکی تازە تەبەنی کراوە کە بەشێک لە بانکانە بەسراونەتەوە بە سیستەمی دارایی جیهانی و سیفتەوە طبعا ئەمە توانین بڵین بە جۆرە جۆران عملی حواڵە سەریعەکە بەڵام ئیجراعاتەکان خورستراکات ئەگەر لە پێشترا بۆ هی مەنەسەوە منفەزێکە بوو بێ دەواازەیەکە بێ بۆ برنە دەرەوەی دۆلار بە قاچا بەڵام ئەمە چاودێرەکان سرتراکات چونکە لەو پێش کە زۆر گرنگ ئەمە باسکەم دوو کۆمپانیا هەبوو سەرپەرشتیاری حواڵی خارجیەکە کۆمپانیاکە بە ناوی کەیتو ئەم کۆمپانیا چاودێری حواڵەی دۆلاریە کرد کۆمپانیای ئیوای چاودێری حواڵەی یۆرۆیە کرد بەڵام ئێستا دوو بانکینەوەنجیر دامەزێنراون ئەم دوو بانکانەوەنجیرە وەکو وەسیت بانک چاودێری کۆی پرۆسی حواڵەی خارجی ئەکەن وەکو بەدیل و ئەلتەرناتیڤێ بۆ ئەو دوو کۆمپانیا مانە بانکی گەورن دەژێر چاودێری بانکی مرکزی و وەزارەتی گەنجینەی ئەمریکا کەواتە ئەمە ئەتوانێت بڵێن منفەزەکانی برنە دەروی دۆلار بە قاچاق و تەهریبی ئەموال زۆر کەمەکاتەوە بەڕاستی چکە تۆ کە کاتێکەچی لە بانقا حواڵە ئەەکەی ئەبێ دۆکۆمنتەکانی زۆر فەرمی بێ چێک کرابێت و هیچ گومانێکی تیانە بێت ئەنج ئەو کاتە پارەکەت تەحویلەکەەوە لەگەڵ ئەوەشە حواڵەی خارجی زۆر سەریعەکات کە ئێستا ماکزیمان تقریبا نابێتە 72 ساعت دەبێت لە 72 ساعتە حواڵەکان بگاتە جهەتی مستەفید. ئەکری نمونەیەکی زیندور بیر بەیەکی لەو سکاڵانی کە کردوتە چۆن بووە ئەگەر لە سنوورەکانەوە بوو بێ نمونەیەک لە خەیاڵ بێت بۆمان باس بکەیت. بۆ نمونە بانقی شەرقەوسەد من خۆم سکاڵامەیە لە سەریان و داویش من بە دادگا هاتوون مەنەفێستیان دروست کردووە بۆ هێنانی کاڵا پارەکەیان خستۆتە حسابێکەوە لای خۆیان بە نمونە دەیان کۆمپانیا دروست کراوە بە ناوی شەخصەوە شەخصەکە خۆشی نییە یعنی بە ناوی کەسێکی بێ ئاگاوایە 200 دۆلاریان پێداوە کۆمپانیایەکیان بەناوە دروست کردووە دوایی هاتوون ئەم جۆرە بازرگانیان بەم کۆمپانیا کردووە بۆی باجیش نەدەن بە کۆمپانیا وەهمیەکە کە بە ناوی خەڵکێکەوە ئاگای لە دنیا نییە بۆی باج نەدەن هاتوون ئەم جۆرە کۆمپانیانیان بەکارهێناوە وتویانە بۆ نمونە ئەمە مەوادی کارەبایی هێناوە ئەمە تەلەڤیزیۆنی هێناوە ئەمە سپلیتی هێناوە ئەمە سەلاجەی هێناوە بایەونە ملیۆنەوە بایەونە ملیۆن ئەوراقەکانی دەواازە سنووریەکەیان ڕەبت کردووە بە چەکی بانقەکەەوە نردوانە بە بانقی مرکزی و تویانە کۆمپانیای سین سەلاجەی هێناوە لە فڵان وڵات لە سین ئەوێ پارەکە بنێرێ بۆ بانقی ساد لە دووبەی بۆ نمونە ئەوی سەیرەکە ئەوراقی پێوەیە گومرگە داوێتی داخڵبوونی مەوادە بەڵێ بەو عەدەدە بەو ژمارەیە بەو مەبلەغە ڕێک بانقی مرکزیش ڕێدا ئەم پارە لە بانقی سینەوە بچێ بۆ بانقی ساد بۆ دووبەی کە ئەچێتە دووبەی لەوێ ئەم کەساچێ پارەکە بۆ نمونە 10 ملیۆن دۆلارە تەواو ئەم خاوەنێتی بە ناوی کۆمپانیاکەیەوەیە کە ئەمە مەوادی هێناوە لەوێوەتوانێت جوڵە بە پارەکە بک بۆ هەرشوێنێ بێواتە ئەمە سپی بووە بوو بە ناوی ئەم کۆمپانیاوە و بوو بە ناوی ئەم کەسەوە کە گوایە بازرگانی هاوردەی کردووە. ڕێگایەکی دیکەی سپیکردنەوەی پارە دروستکردنی کۆمپانیای بواری وەبەرهێنانی خانوبەرەیە بە شێوەیەکی وەهمی بە شێوەیە گوانیشان دەدەن کە پارەیەکی زۆر با هونەرمەندی ناوداری شارەکەیان دەدەن تا ڕیکلام بۆ کۆمپانیا و پرۆژەکەیان بکات بەڵام نەک ئەو پارەیە بۆ بڕا با هونەرمەندەکە نادەن بەڵکو پرۆژێکی هاوشێوە هەربوونی نییە بەشێکی زۆریان پارە نایاساییانە کە سپی دەکرێنەوە بۆ بانکەکانی وڵاتی سوئیسرا ڕەوانە دەکرێت لەبەرەوەی ئەو وڵاتە هیچ زانیاریەکی بڕی پارە و سەرچاوی پارە و خاوەنداریەتی پارەکانیش ئاشکرا ناکات. کاک دکتۆر ئێستا بە نمونە بۆی زیاتر لای بینەرانیش ڕوون بێ
کاتێک ئێمە کەسێکمان دەچێتە وڵاتی بەڕیتانیا با بە نمونە ئەو وەربگرین مەسەلەن شۆفێری تەکسی پێ خۆشە تا بڕە ئیشێ بکە کە پەیوەندی بە بانکەوە هەبێ بۆ ئەوی پارەکەی نەچێتە ناو بانکەوە حکومت زەریبەی لێ وەربگرێ یەت ئیشی تەکسیەکە ئیشێکی ئازادە و پارەکەی نایخاتە ناو ئەو بانکەوە کە حکومت زەریبەی لەسەر وەربگریان جای وایە تەنانەت وڵێ بە وشکی دایانێ ئامادەنی بخاتە ناو ئەو سیستەمەوە بۆ چونکە سیستەمی بانکی لە ئەوروپا بەهێزە بەڵام لێرە ئێمە ئەگەر بمانەوێت من بمێ پارەیەک بۆ جەناب ببنێرم لە تورکیا مەسەلەن یەم لە ڕێگەی حواڵەوە هیکەم یعنی ئێمە پرسیارمان کردووە ئەگەر داوای ملیۆنە دلار بکەی لە حواڵەی سلێمانی بۆ تەکەن بەس بەرجێ متمانە دەبێت بەڵام لە بانکێکی ئەوروپی ئەمە ناکات پارەیەک بەو گوشمە زۆرە تۆ بینێری بۆ کوردستان مەسەلەن بۆ ئەگەر ئێمە تێبینیشمان کردی بێ دکتۆر کاتێک پارە بۆ کەسێکە نێژە زۆربەی کات ئەوانەی لە ئەوروپان بە یەکێکا پارەکە نێرنەوە بە شخصێکای نێرنەوە تەنانە من لەگە خەڵکا قسەم کردووە کە لە ئەوروپا پارەیان هێناوەتەوە بۆ مزگەوت دروستکردنی مزگەوت کەسێکیان دیاری کردوتیان تۆپڕۆرەوە بۆ کوردستانە پارە بەرە ئامادە نەبووم بە ڕێگەی بانکی بینێت چکە وتوانم پارە زۆرە بۆچیە نێرنەوە ئەبێ ئێوە چوارچێوەیەکی بۆ بکەن بەڵام لە کوردستان نیە یعنی توانی هەر لێرەوە بۆ یابان بۆ ژاپۆن بۆ چین لە ڕێگەی حواڵەوە ئەم پارەیە نەقڵکەی کەواتە بوونی نووسنگەکان و نەبوونی ئەو چاودێریە ئەمە گرفتێکی دیکە نییە بەڵێ خۆی بەتەکید هەر وەکو بەڕێستن ئاماژەتم پێدا نەبوونی سیستەمێکی ورد ئیتر نایبنین بانقی یان دارایی کۆنتترۆلی بابەتەکە بکە بەو شێوازە بە تاکید وایێت کە وەکو ئەرزی جەنابتانم کرد پارەی وەرەقیەکە زیاتر بێ ئیتر لە ترسی ئەوەی کە من بە نمونە پار دەستی خۆم بەم شێوازە گەڕۆڵن دەستی خۆم کەشف بکەم یان حسابی خۆم کەشف بکەم بۆ بانک و بۆ حکوومەت و ئەو شوێنانە بۆ ئەوی باجی لەسرە بە نمونە یاخود کۆمەڵێک ڕسومات هەیە لەسەر بابەتەکە پارەکە بچێتە بانکەوە ئایا من ئەتوانم جگە لەو کێشانە هەمووی کێشە بۆ کەسێک کە نایەوێ بە نمونە بابەتەکە بچێتە ڕووناکیەوە ئیشی ئاسایی بکات کێشێکی ترەیە بە نمونە ئەو پارەیە بخرێتە بانکەکە ئایا ئەتوانێت بە ئاسایی دوای ڕای بکێشێتەوە بە نمونە جەنابتان ئەزان لە حکوومەت یاریمی کوردستان لە بانکەکانی خۆمان ئەو پارەیەکە داخلی بانکەکان ئەبێ لە هەندێک بانکەکان بە تابەتی حکومیەکان ناتوانانی بە ئاسایی پارەکە ڕابکێشێتەوە ئەمەش کێشێکی ترە بۆی ئەوەی کە فەرمووی جەنابەت خەڵک حەزەکە پارەکە بە وەرەقی لای بمێنێ دیارە کۆمەڵێک هۆکار هەیە جگە لەوەی کە خۆی ئەجزێتەوە لە پرۆسی ئەوەی کە بچێتە بابەتی باجەوە و پارەی باج بدات یاخود ڕسومات بدات ئیتر حواڵەتی پارەکە لێرەوە بۆ وڵاتێکی تر ئایا کێشەیتیانە دوای بپرسن ئەم پارەت لەکوێ دەستکەوتووە ئەمانە هەمووی پرسیارن بۆ ئەو کەسێک کە گومان لێکراوە یاخود لە خۆی ترسێ بە نمونە کەشف ببێت لە لاینی دەسەڵاتەوە حکوومەتەوە بە تاکید والیەکە کە دوور بکەوێتەوە لە بابەتی ئلکترۆنیکردن کە کۆنتترۆل کراو بێ و بە تاکید لە بواری بەکارهێنانی پارەی وەرەقیەکە دوور ئەکەوێتەوە لەو چاودێری حکوومەت و دەسەڵاتی پەیوەندیدار ئەو کاتە ئەتوانێت بە ئاسایی بابەتی شۆردنەوەی پارە بە ئاسایی بکات و پارەکەشی ئیتر لە چ بوارێک لە وارەکانی ئەوانێک کە نایاسایی ناشەرعین بەکاربێن. کاک اسماعیل من بە چەند نمونەیە بخەمە بەردەست جەنابەت خەڵکەیە کۆمپانیا هەیە بازرگان هەیە لە ناوەندە حدودیەکانەوە سنووریەکانەوە هاوکاری کراوە بەوەی کە مەسەلەن پسوڵی بۆ کراوە وەرەقەی بۆ کراوە چەکی بۆ کراوە کە ئەوەندە موال مەسەلەن هاتوۆتە هەرێمی کوردستانیان چۆتە دەرەوەێرم لە کاتێکا ڕێژەکەی و تێچۆکەشی دەستکاری کراوە ئەم دواتریش مەسەلەی سپیکردنەوەی پارە زۆر کات لە پرۆژەکانی نیشتەجێبوونە پرۆژەکانی وەبەرهێنانە سپیکردنەوەی پایەتی ئەنجامەدرێ بەڵام ئەوەی کە مەبەستمە پرسیارەکە ئاڕاستی جەناب بکەم مەسەلەی ئەم نووسنگی حواڵانەیە کە تەنانەت ئێوە گەر کەسێک پێتان بڵێ ملیۆنە دۆلاریش حواڵەکە بۆ فڵان وڵاتی ئێوە دەیکرن لە کاتێکا لە وڵاتانی دیکە حکوومەت نیشانەی پرسیار داعانی لەسەر ئەوەی کە پارەیەک بە گوشمەیەکی زۆر دەربهێنرێ یان بخرێتە ناو بانکەوە ئەم چاودێریە نییە دەڵێن حواڵەکان نووسنگەکانی حواڵە بەشێکن لە هۆکاری سپیکردنەوەی پارچکە کەسێک کاتێک پارەیە داواەکە زۆر کات ئەو داواکردنی پارەیە بۆ سپیکردنەوەی پارەی بەڵام خاوەن نووسنگەکەش لەوشی ئاگای دێنن خۆی لە ڕابردووە پێش 2 ساڵ لەمەوە پێش ئەگەر باسی ساڵانی ڕابردوو کە پێش سیستەمی ئەلکترۆنی ئەتوانین بڵێن پارە سپیکردنەوە هەبووە چونکی لە بری بانکەکان نووسنگەکانی عێراق بەعام حواڵەکانیانە کرد لە دوبەی لە تورکیاوە بە هەر مەبلەغێک بوایە مەبلەغەکان ئەگەر کەم بووە یا زۆر بووایە بەڵام لە دوای داخڵبوونی سیستەمی ئەلکترۆنی و دۆلاری هەرزان لە بانکە بە 2000 جارێکی تر هیچ بازرگانێک تەڵەبی ئەوە ناکا لە بازارەکانی بۆ $100 بکرێ بە 150,000 دینار و حواڵەیکە و نووسنگەکان بەمە ئەتوانم بڵێم لە 100
95 نووسنگەکان و کۆمپانیەکانی حواڵەی دراو لەناو عێراقا دەستیان لە حواڵات بڕا ئێستا حواڵەکان لە بانکەوە ئەکرێت و بە سیستەمی شەکرێ لە پێشووترا باسم کرد ئەوەی کە سپیکردنەوە بێ ئێستا تەنها بەم ڕێگایە ئەکرێت یا حواڵەکە بای ملیۆنێ دۆلارە تۆ فاتۆرەی ملیۆنێ دۆلارت نردووە ملیۆنە دۆلارەکەت نردووە لە ئەمان کاتا باینی ملیۆن دۆلار کاڵایەکەت کڕیوە ئەم هاوکاریە چۆن نەکرێ ئەم دەستێوەردان و ئەم ساختەکاری و ئەم سپیکردنەوە ئەبێ کێ لە پشتیەوە بێ هیچ دام و دەستگایەکی دەوڵەت هیچ بەرپرسێکی گەوری لە پشتەوە نییە هیچ بە هیچ جۆرێ چونکی یەکەوێتە سەر خودی بازرگان و شەریکەکە خۆی تۆ هیچ مراقبە و متابعەیەکی پێوە دیار نییە لە بانکی مرکزی پێشتر ئەم حواڵانەی پێش سیستەمی سویفت ئەچووە بانکێکی یەکێ لە بانکە عێراقیەکان دوایی لە بانکە عێراقیەکانەوە داخلی بانکی مرکزیە بوو ئەی ناکرێ بە دوواداچوون بکرێ بۆ ئەوەی کاتی ئەم کۆمپانیا هەڵێ فلان شتم هێناوە کاتی ژمارەکەی ئەو نەنیە تێچۆکەی ئەو نەنیە نابێت چاودێریەکە بێ بۆم بابەتە تەنها یەک چاودێری هەیە لەم بەینە کێ کاتێککە سیستەمی سویفت داخڵە بیتە ناوی چاودێری ئەمریکیەکانی بەسەرەوەیە حواڵەیەک لە وڵاتێکی تورکیاوە بۆ سینەکرێ لە تورکیاوە بۆ وڵاتێکی ترەکرێ بە فیلتەری چاودێری هاتێپەڕێ زۆرجار حواڵات لە ویاکە وەستاوە بە دوو مانگ وەستاوە بە سێ مانگ وەستاوە حواڵەکە ئەگەڕێتەوە دوجار ناگاتە جێگەی مەبەست حواڵەکان پێێزانرێ کە ئەم جێگەیە ئیش ئەکا لەگەڵ وڵاتێک کە ئەمریکا حەساری خستوەچە سەری یا ئەم بانکەیە پێیان زانیوە کە نەخێر ئەم کاڵایی ئەم پارەیە بۆ ئەو کاڵایە دەچێت بۆ ئەو شەریکە لە وڵاتە ئەو شەریکە بوونی نییە و ئەم کاڵای نییە بەس لەم حاڵەتا پێزانن بۆیە بەهۆی ئەم حاڵەتەوە لە جاری پێشووە نزیکەی 90 بانکی عێراقی عقوبە درا عقوبەکە ئەوەیە تۆ کاتی حواڵەیەکەکەی بۆ جێیەک حواڵەکە وەکو فەیکی لێ دێت حواڵەکە وەکو حواڵەیەکی نادروستی لێ دێ ملیۆنێ دۆلار بۆ کۆمپانیایە چوە لە سین ئەم کۆمپانیا هیچ ئەدەواتێکی ئەم موبایلە بە نمونە بێنینەوە فرۆشی نییە و کاڵایەکیشی نییە بۆ فرۆشتن پێیەزانن بۆیە ئەمە ئەکرێ لە دوای سیستەمی ئەلکترۆنیەکە کە تەواویش بووە ئەم سیستەمەیش کە ئێستا دەست بانکەکان کەوتووە حواڵی پێکرێ ئەکرێ ئێمە لە ماگانی لە ساڵانی ڕابداهاتووە گوێبیستیەوە بین بانکێک کۆمپانیایەک جێیەک کە عقوبە ئەدرێ بەهۆی ئەوەی حواڵەی نادروستی کردووە فاتۆرەی بێجێگەی کردووە هەروەکو چۆن پێش مانجێ لەمەوە پێش بانکی مرکزی عێراقی نزیکەی 49 کۆمپانیای عقوبەدا بەوەی کەەوە حواڵەکانیان بێجێیە ئەمە ئەکەوێتە سەر خودی بازرگانەکە خۆی خودی ئەو بازرگانەی و خودی ئەو شەریکەی کە خۆی کاڵاکەی کڕی و یانەی کڕی. ئەمە چوینە ئەڵمانیا هەندێک بەرپرسمان بینی باسییان لەوە کرد کە 12 میلیارد دۆلار بە ناوی چەند ئەشخاص و کۆمپانیایەکی هەرێمەوە لە بانقەکانی ئەڵمانیان بۆ نمونە وەزیرێکی سویسرا ئەو کاتە بەسەرۆکی پەرلەمانی وشاندێک وتی نزیکی 9 میلیارد دۆلاری کۆمپانیای فلان کە لە هەرێمە پارەکەیەوە تا لە بانقەکانی سویسرا بۆ نمونە سەرمایەدار هەبووە چەکی وەرگرتووە لە بەرپرسێکی حکومی بۆ ئەوەی حەقی خۆیەتی کۆمپانیاکەی بۆی سەرف کرێ چەکەکە هی ئینوانی بانقێک بۆ لە سریلانکا بۆیە بردنە دەرەوەی پارە و پارەی زۆریان بەرپرسانە لە زۆر وڵات هەیە. کاک جەبارجەنا بەدووەکو مامۆسایەکی زانکۆ وەکو شارەزایەکی ئەکادمی و شارزەش ناو بازارەکە وەکو لە پیاوی بازارەکەی پێم خۆشە باسێکی ئەوەمان بۆ بکەی ئێستا سپیکردنەوەی پارە لە ڕوو ئەکادیمیەکەیوە لە هەرێمی کوردستان لە عێراق بەچی میکانیزمێکەکە بەڵێ لە هەرێمی کوردستان من پێم وانە بەڕاستی سپیکردنەوەی پارە بێەوەی کە ئێمە معنیە بە خۆمان و بازارەکانی ئەڵگۆڕی درەوەکو سەرەتا باسم کرد سپیکردنەوەی با پارە لە بازارەکان سپیکردنەوەی پارە تەنیا لە بازارەکانیشان ناکری ئەکرێ لە گومرگ بێ لە حدود بێ لە هێنانەوە بردنە دەرەوەی شمەک بێ لە کۆمپانیای وەهمی بێ ئەزای چۆنە سپیکردنەوەی پارە لە هیچ شوێنێکی دنیانی لە 100% کۆنتڕۆڵ بکرێت
لە وڵات تا خاوەنی اقتصاددا زەبەلەحەکان و ئەوەی کە سیستەمێکی دارایی زۆر تۆکمان هەیە سیستەمێکی نەختینەی زۆر تۆکمان هەیە ناتوانین لە 100% ڕێگری لە سپیکردنەوەی پارە بکەن چونکە مەجالی و منفەزی زۆر هەیە بۆ سپیکردنەوەی پارە تۆ توانین لە ڕێگەی ئینڤۆیسێکەوە دەستکاری ئەو ئینڤۆیس و فاتوریە بکەیت بۆ مەبەستی کاڵایەک و هاوردەکردنی کاڵایەک پارەکە تحویلکەی بەڵام لە ئەسڵا ئەو کاڵایە نەبێ بۆ مەبەستی سپیکردنەوەی پارە بەڵام لەسەر ئاسی بازارەکان من ئەمێ بەڕون و ڕاشکاوی بڵێم هەر قسێک لەسەر بازارەکانی ئاڵوگۆڕی درا بە تایبەتی سلێمانی ئەنجا هەولێر وەمانە بکرێت هیچ بنەمایشینە بۆ لەبەرەوەی قەبارەی سەرمایی تەداول لە دەم بازارانە مەحدودە زۆر نییە کاکە سپیکردنەوەی پارە بە قەبارەی زۆر گەورە ئەکرێت باشە ئەو دەرچانە چی 10 میلیۆن دلار و 100 میلیۆن دلار ئەمان ناکرێت بۆیە لەم بازارانەیە هەم قدرەت و توانای ئەوانەیە هەم منفەزەکان ئەوەندە واڵا و کراوانیە بۆ زۆر بە ئاسانی دەپارە بڕاتە دەرەوە بۆی ئەگەر سپیکردنەوەی پارە هەبێ کە من ینی لەوە دڵنیام کە لە ئێساشا لەسەر ئاسی بانکانێک چونکە هەر بەرمەبنای ئەوە 132 سزا بەسەر بانکانی عێراق سەپێنراوە لە ماوەی ئەم 2 ساڵەیە باشە مە پێمانەڵێت چی کە بڵێن مەخرەجی حواڵەکانیان دیار نەبووە باشە یان بۆ من ئەو پارەی دەکە تەحویل کراوە بۆ ئەو مەبەست و ئامانجە نەبووە کە وەکو ڕکایەتمێنتی بانکەکە داوای کردووە باشە بۆیە ئەگەر سپیکردنەوەی پارە هەبێت زیاتر لەسەر ئاسی بانکەکانە بەڵام ئەم سیستەمە تازەیە کە ئێستا تەبەنی کراوە بانکەکان بەسراونەتەوە بە سوێفتی جیهانیەوە ئەمە ئیجراتەکان قورسەکات یعنی سپیکردنەوەی پارە زۆر زەحمە دەبێت ئەگەر هەش بێت ئەتوانم بڵم زۆر ئینە بەکەمێ ئیجراتەکە لە ڕووی تەحویلاتی مالی بۆ دەرەوە ئاسانە زووتر ئەگاتە جێتی مەسەوی بەڵام ئیجراعاتی میکانیزم و ئالێتە تەحویلەکان قورسە بۆ نمونە تۆ یەک دۆکۆمنت هەیە فاتوریەکە دێتێ حاڵێ بکەی بۆ دەرەوە بە بەهای 1 میلیۆن دلار بۆ نمونە ئەتەواوەتی چێکی ئەم دۆکۆمنتی تۆکرێت باشە یەکەم ئەبێت چێکی فاتورەکە دەکرێت ئەو وەسی کاڵایی دەکات ئەمە یەک دووەمین ئەبێ جێتی مستەفی دیار بێت سێهەم بە فلتەری ئەو دوو بانقەی کە باسم کرد تێپەڕێت سێهەم کاتێک کە تۆ پارەکە تەحویل کرد دوای ئەوەی کە کاڵاکەت هێنا ئەبێ مەنەفێسی لەگەڵا بێت باشە زۆکە منەفێسەکەش دەستکاری جا تۆ بە عەرزیکەم کە کاتێک داخلی عێراق کرێتەوە پێویستە هینە تعریفەی گومرکی دیار بێت و دوای ئەوە ستۆرەکەت مەخازنەکەت مەخزانەکەت ئەبێ خودی کاڵاکە نیشان بدرێت کە تۆ لە سەرەتاوە شەفابی لە خاڵی سەفرەوە تاسەد بۆیە لەبەرەوە ئەنی وەکو بڵی دەرچەکان قورس ئەبن من ناڵم لە 100% ڕێگریەکرێ لە سپیکردنەوەی پارە بەڵام بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردووە ئەتوانین بڵین بە نیسبەتێکی بەرچاو کۆنتترۆل ئەکرێ بەڕاستی بەڵام ناتوانین بڵین لە 100% سپیکردنەوەی پارێنەکە بە ئەمەش باشترین دەرخەریش بۆ ئەوە ئەگەر دیقەت بی لە کاتێکە کە سیستەمی بانکی لە عێراق نەبوو باشە هەمیشە بەهای نەر زۆ بەرزوون نزمێ کرد هەڵبەز و دابەزی زۆرێ کرد جاریوا بوو بەگاپێک لە پڕابینێ دابینتان لە سەرەتای ئەم تەحولاتەکە لە سیستەمی بانکی عێراقیا دروست بوو تقریباً دۆلار گەیشتە نزیکی 180 باشە بەڵام کە کاتێک ئێستا منفەزەکان تا ئاسێک کۆنتترۆل کراوە برنە دەرەوەی دۆلار تا ئاسێک ڕێگیری ئەکرێت ئەوە تا بەهای ناریش لە بەرامبەر دۆلارە جێگیر کردوانە بە گاپ و کلێنی کەم بەرزوو نزمەکەەوە تا خۆتانە بینن تقریبنەوە 3 مانگ وا بۆ 4 مانگەچێ بەهای دۆلار لەمە ئەم 4 مانگی 1000 دینار 1500 دینار بەرز ئەمە دەرخەری ئەوەیە کە ئاستێک ئەنی تقریبا ڕێگا و دەرچە و منفەزەکان کۆنتترۆل کران بەڵام وەکو باسم کرد ناتوانانی بڵێ لە 100% ڕێگری لە سپیکردنەوەی پاراکری هەر ئەکرێت و هەر بەردەوامیشە ئەم ئیشش بە کەسی ساتە ناکرێت بە بەرپرسی باڵا و بە کەسانی دەستڕۆشتۆکرێوانە بە دڵنیاییەوە فێستە دروست بکرێەوە چکە ئەمانە لە هەموو خۆناغێکە بەرپرسی ئەو شوێنی ئێوێ و خەڵکێکی ئەوێت ڕەشوە وەرەگرێ لە بەرامبەر ئەم کار ئاسانیانە بۆ ئەم پرسە و خودی بانقەکە خۆی بەشدارە لە سپیکردنەوەکە خودی بانقەکە خۆی ئیشەکەکە خۆی سەرپەرشتی هەموو ئەماکە کاک سۆران زیانەکەی چی ئێستا بینەرێک من لە بەڕێز دکتۆر خالیدی شمەرپرسی ئەمە لە ژنام شتامە پرسمەوە زیانی ئەمە چییە من مەعاشقۆ دێکم مەعاشەکە 3 مانگ جارێ وەرێکردن پارەم پێ نییە چیم داوە لە سپیکردنەوە خەڵخەر بۆ خۆی سپیکاتەوە طبعاً کاتێک پارەیەک وەرەگیرێت بە نامەشروع یان گەندەڵیەک کە ئەکرێت داهاتیە وڵاتەکە دیار نامێنێ ئەبرێتە دەرەوە ئەمە هەموو جارێ لە ئیعلام ناڵین پارە و داهاتیە وڵاتیان بردۆتە دەرەوە بە بەرپرسانی هەرێمیشەوە بەڵێ پارەکەی بەرپرسانە ئێمە باسی عێراقمان سەرەتا شەرق ئەوسەط باسی هەرێمەکەم بەشێ لە پارەکانی عێراقیش کە سپی کراوەتەوە هاتووە لە هەرێمەوە لە یەکێک لە دەواازەکانەوە ئەم تەرتیباتی بۆ کراوە و خەریکی ئەمە بوون ناوی مەرزێکە برێڵن بە مەرزەکان ناوەبرێ بۆی کە زۆرترین سپیکردنەوەی پاری تیاقی ڕاستە لە سنووری سلێمانیان
لە مەرزی باشماخ شەرق ئەوسەد فەرعی سلێمانیەوەی کردووە کە من سکاڵاکەم ئێستش بەردەوامەوە و تا فەرعەکەی بانقەکەشیان داخست و کەوتە ناو لیستی سزاکانی ئەمریکا بانقەکە بەهۆی سپیکردنەوەی پارەوە سکاڵەیەوە بەهۆی سکاڵای منەوە بەرپرسی ئەو بانقە کە ناوی شەرق ئەوسەتە ئێستا ناتوانێت بێتەوە عێراق لە بەریتانیادا ئەنیشێ تەسەورەکەی پەیوەندی کردووە بەوانەوە کە سکاڵایان لای من کردووە لەسەرەوەی کۆمپانیایان بەناوە دروست کراوە ئەو بزنسەی پێوە کراوە کە وەهمیە و ناشەرایە و پارەی پێسپی کراوەتەوە بەبێ ئەم کەسە ئاگای لێی بێ. کەسی یەکەمی بانقی شەرق ئەوسەد پەیوەندی کردووە بەو خەڵکانەوە توێتی چیتانێ و چەندتان پاراوێتان دەمێ بەس سکاڵاکە لای سۆران بکشێنەوە. مەبەستمەوەیە لە ئاستی عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە ئەم پارانە ئاواسپی کراوەتەوە. ئەوەی لە ڕابردوودا باسکرا باسکردن بوو لە سپیکردنەوەی پارە لە جیهاندا، بەڵام ئێستا دێنە سەر سپیکردنەوەی پارە لە عێراق و هەرێمی کوردستان کە کارەکە لە ڕێگەی حواڵەکردنی پارە و مەنەفێستی ساختە و دروستکردنی پرۆژەی زەبەلاحی ساختە بە پاڵپشتی کەسانی دەستڕۆیشت و دام و دەستگاکانی دەوڵەتەوە ئەنجام دەدرێت. سپیکردنەوەی پارە لەلایەن وڵاتانی پێشکەوتووەوە سزایەکی قورسی لەسرە، بەڵام لا وڵاتە دیکتاتۆریەکان دەسەڵاتداران خۆیان لە پشت ئەو کارەوەن تا پارە نایاسایەکانیان بە یاسایی بکەن. دکتۆر پێشووتر تەبعاً لە بەرنامەشە بەسپاسەوە بەڕێز سۆرا عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشدارێک بەڵام پێشووتر تەسریحێکی دابوو وتی بە دوواداچوونمان کردووە بۆ هێنانی ئەمەشە لە چارچۆی سپیکردنەوەی پارە هێنانی سپلێت. وتی هەم ڕێژەی ژمارەی هێنانەکە لەگەڵ ژمارەی تێچووی هەردانەیەکیان ئەوەندە زۆر بووە، یعنی مەزەدەمان کردە هەموو عێراق پێویستی بۆ ژمارە زۆرەی سپلێتنی هەموو عێراق گەر هەموو ماڵێکی با بڵێن سپلێتی بۆ دابنی ئەو نە و ژماری ناوێت کەواتە بە جۆرێک بوو لە سپیکردنەوەی پارە کە لەگەڵ نقطە حدودیەکانە ڕێکەوت بوون و بازرگانە کە دەستی حیزب بوو کەسانی باڵا دەستی لە پشتەوە بووە هاتووە ژمارەی هێنانی سپلێتەکان و ژماری تێچوونەکەشی بەرزکردێتەوە لەو چوارچێوەیە پارەیەکی زۆری سپی کردوێتەوە کەواتە سپیکردنەوەی پارە بە شێوەی لە شێوەکانە بێ کەسانی دەستڕۆیشت لە پشتەوە. طبعا نازانم ئەوە من ناتوانم من بەدەوەچوان نەکردو بۆ ئەو بابەتە کە کەسانێکی تایبەتەن یاخود پشتگیری ئەکرێ لە لایەنی ئینی تایبەتەوە، بەڵام چاودێریکردنەکە بە شێوەیەک بێ لاواز بێ وای لێکە بە تەکید کۆنتترۆلکردنەکەوا بێ لاوازیەکە. بەڵگەیەکێنە بۆ قسەکەی بەڕێز کاکسۆران ئەوەیە کە باس ئەکرێت لە عێراق لە سەروی 1965 ئەو بڕەپارەیەکە ئەخرێتە ڕوو لە ڕێگەی سەکۆی ئلکترۆنی ئیتر بۆ حواڵەکردن بێ خودپارەی وەرەقی بێ و بە تایبەت بۆ هاوردەکردنی شتومەک لە دەرەوە سەروی 1960 لە بینی 6 بۆ 65 تقریبان ئەو بڕەپارە پێویست ناکە بخرێتە ڕوو بۆ هاوردەکردن واتە تقریبان 135 ئەو پارەیە پێویستە بۆ هاوردەکردنی شتومەک. یعنی تۆ جەنابەت بە نمونە $100 حواڵە بکەی لەو $100 65 دیار نامێنێ 35 ئەچێتە بواری با بڵێن دیاری کراوی خۆی بۆ هاوردەکردنی شتومەک. ئەمەش بەڵگەیە تەمان ئەمەش لە حکوومەتی عێراقی با بڵێن لە وەبسایتەکان بڵاو کراوە. ئامانجەکە چیە لەم کارە دکتۆر؟ ئامانجەکە چیە لەم کارە؟ ئامانجەکە ئەوەیە کە وەکو عەرزی جەنابتانم کرد ئەو $100 کە ئەخرێتە ڕوو بە نمونە مێنا $100 65 ئەچێتە گیرفانی کەسانی تایبەتەوە. ئیتر ئایا ئەو ئەم بابەتە بۆ کەسێکە بۆ زیاترە بۆ حزبێکە ئیتر بەپێی ئەوەی کە کۆنتترۆل کراوە لەلایەنی ئەو کەسانی کە پەیوەندیدارن. ئەی لە چوارچێوەی زانستی ئابووری ئەمە واریدە؟ ئەمە بە هیچ شێوەیەک لە زانستی ئابووری لەبەر ئەوەی زانست هەمیشە ئەگەڕێ بە دوای ئەو مشاهدات و ئەو بابەتانی کە ئەبینرێ لەلایەنی ڕێژە زۆرەکەی دانیشتوان ڕێژە زۆرەکەی پرۆسا با بڵێن پەیوەندیدارەکان یاخود چالاکی ئابوووریەکان ڕێژە زۆرەکە چەنە تقریبان سەروی 180 ئەبێ. یعنی بە نمونە کە یاسایەک هەبوو ڕێنماییەک هەبوو بڕیارێک هەبوو کە سەروی 180 خەڵک بگرێتەوە ئەوە گشتاندنی بۆ ئەکرێت و ئاسایی ئەکرێ ئەوە زۆرینە پێوترێ کەمینەکە ئەوانەی کە لەوانەیە لە دەرەوەی ئەو کۆنتترۆلکردن و ئەو چوارچێوە زانستیەکە بن کە یاسایی بە نمونە یاساکانی زانستی ئابووری لە سەریان تەطبیق ئەکرێت یا جێبەجێ ئەکرێت. بەڵام ئەمە مەرج نییە ئەو کەمینەیە کە لا بدەن لە یاسا و لە شەڕعی نە
مەبەسم چێ مەبەسمەوەی کە ئێمە لە زانستی ئابووری کە باسەکەین باسی 1970 کۆمەلگاکەین 1970 چالێکی ئابوووریەکانەکەین بۆ ڕێژە زۆرە باس لە شتانەکەی کە کۆنتترۆل ئەکرێت لە لایەنی حکوومەت و لە لایەنی یاساوە و بە تاکید بەرچاوە ینی ئەبینرێت و لادانیتیان لە یاسا و لە شەرع و ئەوینانە بە تاکید بوونی زۆری پارەیەکی زۆری بەرپرسانی هەرێم و عێراق نەدەرەوە ئەوەندەی تر نیشانی پرسیاری لەسەر نەدەرەوە پارانە دروست کردووە کە هەیەە کۆشک و vێلا و زەوی گرانبەهای وڵاتانیان کردیوە بەشێکەوتی ئەم پارانە ئەکرێ بە ڕێگەی سپیکردنەوەی پارە چوو بدێتە دەرەوەی وڵات وەتەنانەت ئەوەی دزی سەدا کە لە عێراق کرا ئەوش بە هەمان شێوە بە سپیکردنەوە پارە لە ڕێژەکەی سپیکردنەوەی پارە و پارە زۆرە برادەر و دواتر بەشێک لە بکەرانی دەستگیر کرانەوە بەشێک لەوانەشێک یارمەتیدا بوون لە ناو فەرمانگەکانی دەوڵەتا بوون قسەکەی من ئەوەیە ئەو بەرپرسانەی کە ئەو داهاتە بەنە دەرەوە بەشێکی زۆری تێناچێت کە لە ڕێگەی سپیکردنەوەی پارەوە بێت خۆی دوو جوابم هەیە بۆ پرسیارەکەت ئەوەی کە 2.5 ملیار لە سێ بەرپرسی عێراقی کە یەکیان وەزیر بوو بردیان 2.5 ملیار دۆلاریان برد پێش سیستەمی ئەلکترۆنی من لە ڕابردوو چاباسم کرد سیستەمی ئەلکترۆنی یەکێ لە سوودەکانی بۆ عێراق 100 سوودی هەبوو یەک سوودی بۆ ئەمریکیەکانە بوو ئەوە بوو داهاتی عێراقی پاراست لە سپیکردنەوە لە بەهادار بردن ئێستا ئەگەر بەرپرسێکی عێراقی یا کەسانی عێراقی بیانەوێت دەستیان بگەیە بە مەبلەغێک لە پارەی عێراقی ئەبێ بە سیستەمی ئەلکترۆنیا تێپەڕن سیستەمەکەی زۆری پێچێ لەبەرەوە هیچ بەرپرسێ ئێستا ناتوانێت دەستی بگا بە پارەیەکی زەبەلەحی عێراقی وەکو لە ڕابردووە بینیمان لەو ڕێوە سپی ئەکرایەوە و ئەوەیش کە ئەڵێ زۆرێ لە بەرپرسان لە وڵاتانی ترەوە ئەمەندە vێلایان هەیە ئەمەندە جێیان هەیە ئەمە لە ڕاستیە تەنها سیستەمی بانکی ئەمریکی پێ ئەزانێ چونکی هەر کەسێ حسابی هەبێ ئەگەر 10,000 دۆلاریش بێ لە یەکێ لە وڵاتەکانی سیستەمی سیوفتە سیستەمی سیوفت عێراق سعودیە ئەردەن ئیمارات کۆیت ئێستا کە ئەداغڵ بوون هەر کەسێک مەقسەد بنمونە بێنینەوە ئەگەر من لە وڵاتێکی ئەوروپیش بم یا لە وڵاتێکی ئەمریکیش بم ئەگەر 10,000 دۆلار بێتە سەر ڕقم حسابەکەم ئەگەر 10 ملیار دۆلاریش بێتە سەر ڕقم حسابەکەم بە فیلتەری بانقی ئەمریکیە تێپەڕێ دوجار ئەوانە زانن خودی من چەندێ پارەی بۆ هاتووە ئەمە کەشفە بێ و هیچ ڕێگریەکیشی لێ ناکرێ چونکی خودی پارەکە بە کاش ناڕوا بە قاچاق ئەگەر پارەیەک لە ڕابردووە 2 ملیۆن دۆلار 3 ملیۆن دۆلار خست بێتە جانتایەکەەوە خست بێتە سیارەیەکەوە بیبیتە تورکیا و لە تورکیاوە بیبێ بە وڵاتانە ئەوانە ڕۆیوە ئللا بە سیستەمی بانقیان ڕۆیوە سیستەمی بانقیش ئەوانەی کە ڕێگەیان پێدراوە سیستەمی بانقی سویفتەکانن لەبەرەوە بە سیستەمی ئەمریکی شاتیەپەڕێ و چاودێری ئەمریکی لەسەر سیستەمی سیوفتەیە بۆیە ئەزانێ هەر جێیەک هەر شوێنێک کە پارەیەکی بۆ چوو بێ مەبلەغەکەی چەندێکە ئەوان ئاگاداری ئەبن بە حکومیە بە فیلتەری ئەوانات بەڵام بەشێک لە سپیکردنەوەی پارە جاری وایە مەرجێ لە ڕێگەی بانکیشەوە بێت زۆر کات مەسەلەن پرۆژەیەکە دەوترێت کە مەسەن بۆ ڕیکلامینەکەی ئەوەندە دراوە بە فڵان هونەرمەند باشە بۆی ڕیکلامی بۆم پرۆژەی نیشتەجێبوونە بکە لە کاتێکا پارە ئەو نەدراوە بۆ هونەرمەندە دووەمیش پرۆژێکی هاوشێوە ئەسڵم بەو ناونیشانە جاری وایە هەر وەهمی هەربوونی نییە بەڵام دواتر دەردەکەوێت ئەم ناونیشان و ئەم دروستکردنی بابەتە بۆ سپیکردنەوەی پارەیە بۆ ئەوەی ئەم کۆمپانیای ئەم ئینە ئەم شەریکەیە بەناوی ئەم پرۆژەیەوە پارە حواڵە بکە یاخود پارەکەی سپی بکاتەوە کەواتە جەناب ئەتەوێت بڵێ تەنیا لە ڕێگەی بانکەوە و سپیکردنەوانە ئەکرێت ئێستا لە دەلەگرێ بانک بەڵام لە پێشووتری پێش سیستەم نەخێر لەمەی کە باست کرد ئەکرا زۆر بە ئاسانی چونکی ڕۆژی 300 ملیار دۆلار 400 ملیۆن عفو 300 ملیۆن 400 ملیۆن دۆلاری کاش هاتە بازارەکانەوە ئەم کاشە دوجار گەندەڵی تەواو ئالەما بوو وەکو بۆتم ڕوون کردەوە سێ کەس لە وەزارەتێ 2 ملیار و نیوی دۆلاری کاشی عێراقیە بن پێی نازانرێ ئێمە جۆرێکە لە سپیکردنەوە جۆرێکە لە بەهارداربردن بەڵام لە ئێستادا وەکو پێم وتیت نەخێر ئێستا ڕێگای پارە سپیکردنەوە زۆر قورس بووە و قورسریشە بێ چونکی سیستەمەکە بووە بە سیستەمێکی ئەلکترۆنی سیستەمێکی بانکیە لە سیستەمی بانکی و ئەلکترۆنیە لاموجیمی زۆری تایە و بەگاڵتە هەروە بە ئاسانی ناتوانرێت کەسێک بێوێ دەسی بگا بە پارەیە کە سپی کاتەوە ئللا لەو ڕێگایانەوە نەبێ کە پێشتر لە باسم بۆ کرد. من کاتی خۆی ئەوەم کەشف کرد کە ئەمانە بە وەهمی مەواد داخڵەکەن کە ئەمەم کەشف کرد دوای هاتن پرۆسەکەیان گۆڕی
هاتن وەصلی مەوادەکانی کە تۆ بازرگانێکی بە حەقیقی مەواد دێنی لە مەرز کۆمەڵی خەڵکن دێن بۆلات ئەڵێن کاکە وەصلانە بۆ نایی بە ئێمە تۆ بۆ نمونە ئەم مەوادەت هێناوە موبیلیاتی هێناوە وەصلەکەی بە ئێمە گومرگەکە بۆ دەین چکە ئێمە کۆمپانیامانەیە لە دووبەی و لە عێراق و بۆچی باج بین بە عێراق بۆ ئەوەمانە زۆر لە خاوەنکارەکان خاوەن کۆمپانیاکان کاتی خۆی نەیان نەزانی ئەم وەصلەیان بۆ لێوەرەگرن و لە بەرامبەرە گومرگەکەیان بۆ دەن ئەچوون بەو مەبلەغەی کە ئەو مەوادی موبیلیاتی هێنا بۆ وەصلەکەیان لێوەرەگرت یان و گومرگە بۆ دەین ئەچوون بەوە پارەکەیان سپیەکرۆ بە پێ و مەبلەغەی لەسەر وەصلەکەیە کاکتۆران ئەو مڵکەی ئەو داهاتی هەم نەختینەیە هەم مڵکیەکەی بەرپرسان لە دەرەوەی وڵاتە چۆن ئەم پارە براوەتە دەرەوە طبعاً بەرپرسان فێر بوون بەرپرسانی هەرێمەوانەی گەندەڵنەوانەی کە سەروەتیان زیادی کردووە بە نامەشروع هاتون کۆمپانیایان دروست کردووە بۆ ئەم پارە نامەشروعە گوایە ئەمە سەرمایە ئەم کۆمپانیایە لە بزنسی فڵان شتە پارەکەیان بە ناوی کۆمپانیاوە بردوتە دەرەوە بە ناوی بزنسەوە بردویانەتە دەرەوە ئێستا بەرپرسانی باڵای هەرێم بە ناوی بزنس و کۆمپانیا و کۆمپانیاکەش بە ناوی یەکێک کە خۆیان سیقیان پێە پارەکە بەنە دەرەوە لە دەرەوەی ترکە بردیان ئەبێ بە سەرمایە ئەم کۆمپانیا ئەمەش ئەوەلیاتی کۆمپانیاکە ئەمە ڕئسمالێتی ئەمە بزنسەکەی دەمی بۆ دروستەکەن و بە فعلیش ئەنواع کۆمپانیایان بۆ هەیە بۆ دەستیان بەسەر هەموو بازاڕا گرتووە بۆی بتوانن پارەکانیان لە ڕێی کۆمپانیاکانەوە بەرنە دەرەوە کۆتا پرسیارم بەپێ بە دوواداچوونێکی ئێمە لە جیهاندا تقریبا تا ئەندازەی 2 تریلیۆن دۆلاریش ساڵانە لە جیهانە پارە سپی ئەکرێتەوە ئامانێک لە بەردەسا هەیە بۆ عێراق بەچەند ئەقەڵن ڕێیان لەم 2 ساڵی کۆتاییدا کە ئەمریکا هاتووە سەرخەت بەو سیستەمەی بۆ ناوبانکەکان تەمەنی کردووە ڕێی لە سپیکردنەوەی پارە ئەزانی ڕێکارێکە گیرێتە بەر بۆی ڕێ لەم سپیکردنەوە بەم ڕێگە بگیرێ بەڵام ڕێگایەکی ترە گیرێتە بەر بۆ نمونە بۆچی ئێستا مۆڵک لە عێراق بە تایبەت و لە بەغدا بە بەراورد بە هەندێک وڵاتی زۆر پێشکەوت و بەغدا گرانترە معقولە شوێن هەیە لە بەغدایە 1 مەتری بە 10,000 دۆلارە بۆ لەبەرەوەی پارەی سپیکردنەوە پێشەوەی بیبەیتە بانک بیبەی بۆ مەرز و بە وەهمیشتی بۆ دروستکەی بڕۆ مڵکێکی پێ بکڕە ئەچی مۆڵێکە کڕی بینایەکە کڕی خانوویەکە کڕی چەند خانوویەکە کڕی بە چەندین ملیۆن دۆلار دوای چەند مانگێکی فرۆشیتەوە کە فرۆشتەوە تۆ پارەیەکە 10 ملیۆن دۆلارە داوتە بە دەموڵک دزیوتە باکە پێی نییە کەی فرۆشیتەوە با 9 ملیۆن دۆلارکە 9 ملیۆن دۆلارەکە عەقدی فرۆشتنەکەی ئەبەی بۆ بانک ئەڵێ من 9 مڵکم فرۆشتووە 10 مڵکم فرۆشتەوە بە 9 ملیۆن دۆلار ئەوە وەصلەکانی ئەوە عەقدەکەی پارەکەم بۆ بخەنە بانک لەوەی ئەو 9 ملیۆنە لە حەقیقەتە بای 4 ملیۆن بێ مەسەلەن ئەگەر بۆ بەڵێ بەڵام ئەم لەبەرەوەی ئێوە پارەکە سپی کاتەوە سەنەدێکی بۆ دروستکە ببێ بە ناویەوە ئەبەم ڕێگایە مڵک لە عێراق و هەرێم زۆر بەرز بۆتەوە لەبەرەوەی ڕێگایەکی ئاسانە بۆ سپیکردنەوە بۆیە ئێستا عێراق بڕیاری داوە هەر مڵکێک لەوەندە مەبلەغ تێپەڕی ئەبێ دەوڵەت ئاگادار بێ بڵێ زەحمەت نەبێ فڵان کەس تۆکە مڵکا کڕی ئەم مۆڵا کڕی بە 2 ملیۆن دۆلار ئەبێ بڕۆی بۆ تەبیزی ئەموال بۆ نەزاهە بزانین پارە لە کۆ بوو هەندێک جارێک ئەدرێ هونەرمەندێکیش مەسەن لە هەولێر زەوی دراوە هونەرمەند وتیانە بای ئەو نەیە لە کاتێکە لەوچی بای ئەو نەش نەبێت ئەوش بە شێوە لە شوکان بۆ سپیکردنەوەی پارە بێ ناگونجێت نابێ مڵکێک بیکڕیت پێدرا پارە سپیکردنەوە بە پارەیە ئەبێ پارەیەکی کاش هەبێ خاوەنی نەبێت تۆ خاوەنی نەبی دزی بێت ڕەشوە بێ بیکەی بە ناوی خۆتەوە ساڵانە بابڕی 800 ملیار دۆلار بۆ 2 تریلیۆن دۆلار پارە لە جیهاندا سپی دەکرێتەوە و چارەسەرێکی بنەڕەتی کێشەکەش نەکراوە لەبەرەوەی وەک لە سەرەتادا ئاماژەمان بۆ کرد کەسانی دەست ڕۆیشت و لە پشت ئەم بابەتەوە لە کۆتایی بەرنامەکەدا گەیشتین بۆ ئەنجامەی کە سپیکردنەوەی پارە هۆکار بۆ ئەوەی کە داهاتێکی زۆر لە هەرێمی کوردستان عێراق ببرێتە دەرەوە و
زۆرترین ڕێگەی بردە دەرەوەکەش لە ڕێگەی بانک و مەنەفێز و ناوەندە حدودیەکان و سنووریەکانەوە بووە کەمترینیان لە ڕێگەی حواڵەوە بۆ لە ئێستادا بەهۆی ئەوەی کە بردنە دەرەوە لە ڕێگەی حواڵەوە دواتر لە وڵاتە دەبێتە گرفت و نازانین چۆن ساغی بکەنەوە لەبەرەوەی لە وڵاتانە بەشی زۆری خەرجەکان بە ڕێگەی کارت و بزنس کارت و ئەوەیە کەواتە تەنیا یەکشت ماوەتەوە لە کۆتایی بەرنامەکەدا بڵین کە لە ئەنجامی ئەم بە دوواداچوونە بۆمان دەرکەوت کە بەرپرسی باڵا هەیە لە عێراق بەهۆی ئەوەی کە لەلایەن پەرلەمانتارێکەوە یاخود نوێنەرێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بە دوواداچوون کراوە و وەسکاڵای خەڵک وەرگیراوە کە بە ناوی و بێەوەی ئاگای لێبێ کۆمپانیا بە ناویەوە کراوە بە ناوی ئەوە پارەست بکراوەتەوە لە ئێستادا لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکانی شەجێ و بە هیچ شێوەیە ناتوانێت بێتەوە عێراق لە ئەگەری هاتنەوەی عێراقەوە ڕاستەوخۆ دەستگیر دەکرێت کە بە ملیۆنان دۆلاری لە ڕێگەی جیاجیاوە سپی کردۆتەوە پارەی هەرێم و عێراقی بردۆتە دەرەوە تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپادەزانە.